بەراورد بە ساڵی ڕابردوو ناوچە گەشتیاری و ئاویناوارەکانی سنووری پارێزگای هەڵەبجە بە چۆڵی دەبینرێن. ئێرە ئاویناواری ئەحمەد ئاوایە. ساڵی ڕابردوو دەیان هەزار گەشتیاری ناوخۆیی و ناوەڕاست و خواری عێراق لێرە بوون کەچی ئێستا بەوەی چۆڵی و خۆپارێزی لە نەخۆشی کۆرۆنا بەشێک لە دوکانەکان داخراون. ساڵی ڕابردوو گەشتیاری عەرەب زۆرە هاو زیاتر عەرەبیش بڵێن ئەوان معاشیان وەکو لای ئێمە نییە، معاش پولە لەوێ پارەکە ئیسفادەی باشمان کردو بەس ساڵێکی وەکوی مثاڵ لە بێموچەییەوە ئەم نەخۆشیە زەرەرمەندی زۆر بووین بە تایبەت کە ئەوانەمان کرێچین. گەشتیار ڕووەکە لە منتیقە بەس بە کەمی سەدا ینی هەشتا فەرقی کردووە پێچەوانە بووەتەوە. ئێمە جاران ئەم منتیقەیە تۆ ئەدبینی ئێسەم ڕۆژی شەممە ئێرە زوومی کامرەکەتان ئێستا چنە سەرەوە و ڕێگەکەشە بین کەسی تیانە بەهۆی چیەوەیە ئەمە تقریبان خەریکە 8 مانگە حکوومەتی هەرێمی کوردستان 2 مەعاشی داوە کابراش کاتێتە ئێرە ینی پێویستی بە پارەیە. بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا کاریگەری نەرێنی لەسەر هەموو سێکتەرەکان بەجێهێشتووە. زۆرترین زیانیش بەرکردی گەشتیاری کەوتووە کە بە سەدان ملیۆن دینار دەخەمڵێنرێت بە تایبەت ناوچە گەشتیاری و ئاویناوارەکانی پارێزگای هەڵەبجە. بەپێی ئامارەکانی گەشت و گوزار تەنیا ساڵی ڕابردوو 60,000 گەشتیار سەردانی ئاویناوارەکانی سنوورەکەیان کردووە کەچی ئەم ساڵ ڕێژەکە زۆر کەمی کردووە کەرتی تایبەتیش زیاتر ڕوبەڕووی زیان بووەتەوە. زۆربەی ئەو گەشتیاران کە ڕوویان دەکردە شوێنە گەشتیارەکانی پارێزگای هەڵەبجە ژمارەی زۆریان گەشتیاری ناوەڕاست و باشووری عێراق بوون. بەڵام بەتوانم بڵێم زۆرترین کەرتێک کە زیانی بەرکەوتوبێ کەرتی گەشت و گوزار بووە لە کەسێکی دەستگێڕ و لە چەرەزاتێک و تەماتەیە گۆشتە نانەوەخانەیەک بێتوانین داهاتێک و باش بوو جوڵێکی بازرگانی و بەسوونی پارێزگای هەڵەبجە بەڵام جێگەی داخی ئێسەکەوە بەڵام ئومێد دەکەین کەوان بەهۆی نەمانی ڤایرۆسی کۆرۆنا وردە جارێکی تر شوێنە گەشتیارەکانی سنووری پارێزگای هەڵەبجە بکەن بەڕووی گەشتیاراندا. کەرتی گەشت و گوزار پایەکی گرنگی دەستکەوتنی داهاتە بۆ پارێزگای هەڵەبجە. جوانی سروشتەکەی و فێنکی ئاویناوارەکانی ساڵانە هەزاران گەشتیار بۆ خۆی ڕادەکێشێت. کۆرۆنا و بێموچەیی هەموو ئەو جوم و جوڵانەی وەستاند کە گەشتیارێکی زۆر ساڵانە سەردانی پارێزگای هەڵەبجە بکات. پێشبینیش دەکرێت بە کەمبوونەوەی حاڵەتەکانی کۆرۆنا بە جێبەجێکردنی ڕێنمایە تەندروستیەکان ناوچە گەشتیاریەکانی سنوورەکەش بەڕووی گەشتیاری ناوخۆیی و ناوەڕاست و باشووری عێراقدا بکرێنەوە. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام ئاویناواری ئەحمەد ئاوا.